سڵاوتان لەبێ. دوای زیاتر لە 3 ساڵ لە لێکۆڵینەوە لە ڕووداوەکە ئەمڕۆ دادگای سلێمانی بڕیاری کۆتایی لەسەر کەیسی سووتانی ئۆتێل سۆما لە شاری سلێمانی دەرکرد. بەپێی بڕیارەکەی دادگا لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت تۆمەتبارکران لە دۆسیەکە بە کەم تەرخەمیکردن و قەرەبووکردنەوەی زیانی لێکەوتوان و قوربانیان خرایە ئەستۆی حکوومەت. سەر لە بەیانی ئەمڕۆ منداڵەکەی ڕۆژنامەنووس کاوەگەرمیانی لەدایک بوو لەسەر وەسێتی باوکی شیری ناونرا ئامەد. پامنێری نارتی لە نەخۆشخانەی منداڵبوونی کەلار ڕایگەیاند کاتژمێر 9 سەر لە بەیانی ئەمڕۆ منداڵەکەی ڕۆژنامەنووس کاوەگەرمیانی لەدایک بووە. وەزیری نەوتی عێراق ڕایگەیاند لە سەردانەکەی ئەم دوایی وەزیری وزەی تورکیا بۆ بەغدا پێکەوە کۆبوونەتەوە و باسییان لە دۆسیەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان کردووە لە ڕێگەی بۆریەوە بۆ تورکیا کە ئەوەش تووڕەبوون و نیگەرانی حکوومەتی بەغدای لێکەوتۆتەوە. پاش 45 ڕۆژ لە دەستگیرکردنیان ئەمڕۆ 6 چالاکەکی خۆڕەڵاتی کوردستان با بڕیاری دادوەر لە زیندانی مەحەتەی هەولێر ئازاد کران. ئاژانسی هەواڵی کورتپا لە زاری پارێزەری 6 چالاکە گیراوەکەی خۆرهەڵاتی کوردستانەوە بڵاوی کردەوە ئەمڕۆ بە بڕیاری دادوەری دادگای هەولێر 6 چالاکەکی خۆرهەڵاتی کوردستان ئازاد کران کە ماوەی 45 ڕۆژ بە تۆمەتی بەربارانکردنی کۆنسوڵخانەی ئێران گیرابوون. ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی کوردستان ڕایگەیاند چۆنی گەنجانی هەرێم بۆ شەڕکردن لە سووریا جیهاد نییە. لەبارەی پەیوەندیەکانیشان لەگەڵ یەکێتی دەڵێ بزوتنەوەکەی بەدەیان ملیۆن دۆلار زیانی بەرکەوتووە بەڵام تا ئێستا یەکێتی قەرەبووی نەکردوونەتەوە. دەیان پەرلەمانتار لە فراکسیۆنە جیاوازەکان یاریمی کوردستان داوای ئازادکردنی پەرلەمانتارانی پارتی ئاشتی و دیموکراتی بەدەپا لە باکووری کوردستان دەکەن. لە ڕاگەیەنراوێکدا 47 پەرلەمانتاری فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمانی کوردستان خوازیارن پەرلەمانتارانی بەدەپا کە ئێستا لە گرتوخانەکانی تورکیادان ئازاد بکرێن. سەرچاوێکی سەربازی لە پرۆسەکانی بادیە و جەزیرە ئەمڕۆ ڕایگەیاند سەرۆگۆزیرانی عێراق وادەی هەفتەیەکی بۆ لەناوبردنی چەکدارانی ڕێکخراوی قاعیدا لە بیابانی پارێزگایان بار دیاری کردووە. سەرچاوە سەربازیەکە بە سۆمرێنی و زی ڕاگەیاندووە نووری مالیکی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق ڕایگەیاند کە خۆی سەرپەرشتی پرۆسە سەربازیەکە دەکات لەو ناوچانەدا وتیشی دەبێت لە ماوەی یەک هەفتەدا سەرجەم چەکدارانی ڕێکخراوی قاعیدا لە ناوچە بیابانەکانی پارێزگایان بار لەناو ببرێن. لە تەقینەوەیەکی خۆکوژیدا لە شاری بەنغازی لیبیا 13 کەس کوژران ژمارەیەکی تریش بریندار بوون. چەند سەرچاوەیەکی ئەمنی و پزیشکی بنغازی ڕایانگەیاند تەقینەوەکە خۆکوژی بووە و لە یەکێک لە دەواازەکانی چوونەناوەوەی شارەکەدا ڕووی داوە و بەهۆیەوە 13 کەس کوژراون و ژمارەیەکی تریش بریندار بوون. کورسەیەک لە هەواڵەکانم پێشکەشکردن بەختەوەربن.